الو کاک دیار باشی؟ باشە قوربانجان. کاکەوە هاتمە دوکانێ تو دوکانت داخستیە. وەڵڵاهی قوربانجان لە جێیەکم ناکرێت لای ئێوارە بیتەوە. کاکەوە مشتریم هینایە مشتری لە بۆ حسێنی ئەو دەوێ عەردەکەی بکڕیت و ئێستا عەقدەکەی بنووسی. خێرا بە عەقدەکەی بنووسی و لە کۆڵمان بیتەوە کاچی من. باشە باش. ئێستا کەمێتر تەلەفۆن بۆکەمەوە باشە؟ کاچی من ئەگەر نایە بابی بە مەلایەکی دیکە ئەگەر دەشێی پێم بڵێ. نانا بێخەمە بێخەم ئێستا کەمێتر پەیوەندیت پێواکەمەوە. خۆیە ئەگەر فێڵێک نەدۆزمەوە مەهانەیەک نەدۆزمەوە ئەو مشتریەم لەدەست ئەچێت و ئەو پارەیە شەڕەوە. چ بوو ئەو تەلەفۆنە چی بە دووە؟ بەوە هیچی وان نییە. وا بزانم کاشمێر 5 مۆعیدی حەبەکانتە. بەس نازانم کامە حەبیانەوە تەلەفۆنی بۆ سۆماکەم و پێڵم باشە؟ سۆماگە دەبی بخەم بەیەتی تێدەنگ یانا وا دیار تەلەفۆن دەکا یەک دقە. ئەلۆ ئەلۆ خوشکم باوکم مۆزعی زۆر تێچووە نازانم دەرمانەکانم بەغەڵەت داوە پێی نازانم بۆ لێهات. باشە بە قوربان حەبەکانە ها لەسەر سەلاجەکە دام نابوو ئاوی سوورەکەیان ئەزانم بەس هەست دەکەم حەبەکانم بەغەڵەت دامێ پێی. دەزانم خوشکە کوێر بێت تۆ چوزانیر بۆ خۆماگەم لێ بۆ هیچی پێمەدا وا هاتمەوە توانایکیانەوە. باشە چاوەڕێم مشکم زوو بێتەوە لە کۆڵم بێتەوە چمە لای باوکم. ئەوە دیارە علاجەکانی بابە نازانێ بیانداتی دەبێ خۆم بڕۆم بۆ قوربانێت ماگەل لە خۆت بێ کاگیسکەندەر یەکەم جار ئەو خوایە دواییش تۆ ئاگەل لێ بێ بیکە بۆ خاتری کەسمان نییە هەر تۆمانەیە حتا ئەمی لە پشتبینیە نای لە پشتی بەعار بۆ قوربانت بم تواناییان ئاگەل لە خۆت بێ خوشکت بمرێ بۆ نێمە تاکە دەکە بەس دەبەرەوەیم پێم ناکرێت بەس تۆ ئاگەل لە توانە بێ هیچمان ناوێت خوا لێ ڕازی ئەوە ڕۆی ئەروەڵا ڕۆی دەهەستە ماری بابە دەهەستە وەڵڵا مردم لە دەستەدا کورە واز دەوی بنەجوو تەلەفۆنیشی عەلی کە بە ئەو سارەمانە دەست نەچی زوو لاقم سەر وەڵا زوو تەلەفۆنشە بکە. کورە هەم زانە سا تەلەفۆنی لێدا عەلی کورە ئەسکەندەر بە ئەو سارەمانە دەست نەچی تەلەفۆن لێ بکە زوو. ئەلو کاک عەلی کوی باشی وەڵڵا لۆ سارەکە تەلەفۆن لۆ کردیارێ وەڵڵا چ؟ کورە نەفرۆشی بابە نەفرۆش کورە کاکەم لە دنیاوە کاکەم $50 زیادە دەمێ هەر ئێستا دێن وەڵڵا ئەوە تووشی ئەوە مردیەکە و بردمان ئەوە ماک لە قەبرستانی ئارێ وەڵڵا ئێستا دێن چاوەکەمی قوربان دەبوو چارەگەچکە لەکە نەتوینە باش ڕاو لاقم سەر بووە سوبە لاقم سەر بووە دەستم بگرە باوکە ژان ئەو قسەم لەگەڵ سۆمایە کرد وتی تو مەیدەرێ بەغەڵەت وتم نازانم وتی ئێستا خۆم دێمە خۆمەی دەمێ. باشە باشە؟ ئەلو ئەوە هاتم ئەوە هاتم چیەوە کوڕەکەم چیەوە وا بەکەی بوو باوە جان نەموت سۆما ئێستا دێتەوە من ساعاتێکم پێچێت و دێمەوە باشە؟